بەڵەسڵاوتان لێبێ دیارە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران چەند تەوەرێکی تایبەت لە خۆی دەگرێت کە یەکێک لەو تەوەرانەی تەوەری وشکە ساڵی لە هەرێمی کوردستاندا لە ماوەی دوو ڕۆژ ڕابردوودا لیژنەیەکی کە تایبەت کرابوو بە وشکە ساڵی و هەڵسەنگاندن بۆ ئەو دۆخەی کە جوتیارانی هەرێمی کوردستانی تێکەوتوو ئایا دەتوانن وشکە ساڵی ناو لێ بنێن. ئەو لیژنەیە کە بە سەرۆکاتی جەگری سەرۆکی حکوومەت و هەروەها وەزارەتەکانی کشت و کاڵ و پلاندانان و وەزارەتێکی تایبەتمەند کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا بۆ راپۆرتیان ئامادەکردبووە. راپۆرتەکە دراوە بە ئەنجومەنی وەزیران بۆی ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا گفتوگۆی لەسەر دەکەن، هەڵسەنگاندن بۆ ئەو راپۆرتە دەکەن کە ئەو لیژنە تایبەتمەندە بە وشکە ساڵی گفتوگۆی لەسەر کردو کۆبوونەوەی لەسەر ئەنجامداوە. ئەو بڕیارانەی کە پێویست بێت لە ئەنجومەنی وەزیرانەوە لەسەر پرسی وشکە ساڵی و دەرهەق بە جوتیارانی هەرێمی کوردستان دەدرێت کە بەشێکی زۆر لە جوتیاران داوای قەرەبوویان کردووە لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی زەرمەندێکی زۆر بوون بەهۆی ئەو نەبارینی بارانەوە، هەروەها بۆی ئەو وشکە ساڵی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. تەوەرێکی دیکەیان پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان کە لە ماوەی 4-5 مانگی ڕابردوودا بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کردو سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە، بەڵام هەتا ئێستا نەگەشتووەتە پەرلەمانی کوردستان. چاوەڕوانی پەسەندکردنی یاساکەم لە بەغدا پرۆژە یاسای بودجە لە بەغدا پەسەند کرا و خراپ بواری جێبەجێکردنەوە. ئێستا دەڵێن چاوەڕوانی ئەوەن کە راپۆرتەکان لە سەرجەم وەزارەتەکانەوە بەدەستیان بگا، بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکان تا ئێستا داهات و خەرجی دیار نییە، بۆیە پرۆژە یاسای بودجە بە تەواوەتی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئامادە نەکراوە. ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانە دوایین ژماری راپۆرتەکان گفتوگۆی لەسەر دەکرێت بزانن بەچی گەشتون بۆ ئەوەی کەی ئاراستەی پەرلەمانی کوردستانی بکەن. بە پێی وەزانیارانەیە کە دەست ئێنارتی کەوتووە لە لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانەوە، ئەنجومەنی وەزیران بەڵێنیەوەی داوای لە ماوەی دە ڕۆژی داهاتوودا پرۆژە یاسای بودجە ئاراستەی پەرلەمانی کوردستان بکات بەوەی لە پەرلەمانی کوردستانیش ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکرێت و بخرێتە بەرنامەی کاری دانیشتەکانەوە بکرێت بە یاسا. ئەوەی کە بڕگەیەکی دیکەی ئەنجومەنی وەزیرانە کە کۆبوونەوەکەی لەسەرە چەند پرۆژە یاسایەک لە نێو ئەنجومەنی وەزیران دەخرێتە بەردەم گفتوگۆ و قسەی لەسەر دەکرێت کە یەکێک لەوانە دادگای تاوانەکانی تایبەت بە ناساندنی تاوانەکانی داعشە کە دەرهەق بە هاوڵاتیان و ئەو ناوچانە کراوە کە داعش کۆنتترۆلی کردن لە ماوەی ڕابردوودا داگیری کردن و دواتر تاوانی دەرهەق بە هاوڵاتیانی ئەو شوێنانە کردووە. لیژنەیەک لە بەسەرپەرشتی وەزارەتی ناوخۆش بۆ ئەو مەبەستە پێی گێنراوە سەرقاڵی ئەوەن کە دادگایەکی تایبەتمەندیش لە هەرێمی کوردستان دروست بکرێت بەوەی ئەو دادگایە ئەو کەسانەی کە تاوانبارن دادگایی بکرێت و لە دوای ئەوە شەوڵی بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە کە دەرهەق بۆ کەسانە کراوە لە ڕووی قەرەبووی مادی و معنەوی بۆ ئەو کەسانە چی دەکرێت. ئەمە لە نێو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەسەر دەکرێت چکە ئەمە لە ماوەی 4-5 مانگی ڕابردوودا کاری زۆری لەسەر کراوە و توانراوە لیژنێکی تایبەتمەند لەسەر جەم شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها ناوچەجی ناوکانیش پێ بێرێ بەوەی داتا و زانیاریەکانی لەسەر کۆبکاتەوە. بڕگەیەکی دیکەی بەرنامەی کاری دانیشتنەکان ڕێساکانی کۆکردنەوەی بەڵگەکانە و خستنە ڕووی ڕژنووسی یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان کە داوا کرابوو ئەم ڕژنووسە لە ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێت و بۆ ئەوەی بکرێت بە یاسا و یەکێتی ژوورە بازرگانەکان یەک بخرێتەوە. ئەمە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران. بەڵێ نوێژەکان مەهێرش قادر لە هەولێرت گەرمە بۆ گەلێکی سپاس.